کابرا پێڵێن کوڕی دکتۆرە ناسکە هەموو بەیانێک هەڵساوە چیشێ جگەری خواردووە. من دوو جۆر پەلەوەر بەخێوەکەم ئێستا لە ماڵەوە، یەکێک لەوانە ئۆشامۆیە، زیاتر دایک و باوکیان لە ئەڵمانیاوە ئاگاتە کوردستانی خۆمان و ئێمەش بەخێوی ئەەکەنەوە خزمەتێکەن و دوایەوە هەندێک بەزی لێ ئەگرین، یعنی جوشکەی ئەوانی لێگرین بەخێویانەکەن. نەوەکی تیش لەوانە هەزازی پێڵێن من لەرزۆک ئەوەش هەر بەخێو ئەەکەم و ئەتوانم جوشکیان لێ بگرم ئینتیاجان هەبێت. بەخێوکردنیان چ جیاوازێکی لەگەڵ پەلەوەری ئاسایی کەڵەشێر و بریشکی ئاساییە؟ وەڵی زۆر جیاوازی هەیە. من هەموو جارە بە برادەرەکانیشم مەڵێم کابرا پێڵێن کوڕی دکتۆرە ناسکە هەموو بەیانێک هەڵساوە چیشێ جگەری خواردووە، تاوە نامانەی سەرکوڵمی بریسکایەتەوە باڵایکی بەرزی هەیە، بەڵام خەڵکانێکی ئاسایی خۆمانش بەیانی بەحاڵ تیکەیەنان هەبووە خواردوێتی تاوان هەر جوانیە، بەڵام ئەمانی بەڕاستی ئەبێ علەفی تایبەت بەکاربێنین بۆیان علەفێکی پڕ لە کوالێتی بخۆن، لەبەرەوەی هەم باڵایان بەرز بێ هەم جوانی خۆشیان لە دەست نەدەن و ئەو هەیکەلە جوانی کە هەیەە بمێنێتەوە. وتە بە زەیتی زەیتون نازام ئێرەیان بۆ مەساجەکەم و ئەوە چۆنە؟ ئەوە قوربانەوە لەوە گرنگتری، یعنی من زۆر جار بڕوا بکە بە فەرچەی دەموندان قاچیان ئەشۆم و بە زەیتی زەیتون دەموچاویان با بڵێن نەرمەکەمەوە، زانین زۆر خزمەتیانەکەم نایڵم یعنی شختێکیان تێ بکەوێت لەگەڵ ڕێزمان بۆ ئەوانێک کە شەڕەکە لە شێرەکەن یان کۆمەڵێ شتی تری پێگە، بەڵام ئێمە زۆر خزمەتیانەکەن لەبەرەوەی وەکو مناڵەکانی خۆمان خۆشمان دەوێت. نرخیان چۆنە بۆ فرۆشتنە بۆ فرۆشتنیە؟ ئەمە حەز و خولیایان بازرگانیەتەوە یەکەیت؟ ئەمە هەردووکیانە. ئینسان کە حەز و خولیایەکی هەبوو لەپاڵ حەز و خولیاکەی خۆشی ئەتوانێت بازرگانیشی پێوە بکە، شتی جوانت هەبێ بێشی جوانی ئەگری بەرهەمی جوانی لێگری ئەتوانی بەرهەمەکەشی بفرۆشیتەوە جارێکی تر قازانجی لێ بکەیت و لەو قازانجە بە سوفی ئەوانش دەرکاتەوە. جا ئەمانە ئەوەی کە لێرە لەم فیسیڤاڵە هێناویانە تقریبا ئەویان کە با بڵێن بەرزترین نرخی هەیە بای 15 گەڵایە، ئەوانێ من ناتەوانی بەخێوکاری تری بەڕێز هەیە لێرە و ئیتر تایەتی تا گەڵاتیایەتی بڕوا ناکەمە لە گەڵا کەمتری دیارە ئەمانە کە لێرە بەشدار بوون.